خەڵک زیاتر ڕوو لە زیوەکات هەرزانترە و خەڵکانێکی زۆرش لەم ماوەیە بەڕاستی کیلوی زیویان زۆر دەکڕیانی. کاکە کاردەمەوێت پێم بڵێ بزانم نرخی زیو لە چاو پێشتر چەند بەرامبەر چەند گرام بۆیان چەند هاوڵاتیان چەند خواستی لەسەر لایەن هاوڵاتیانەوە. بەڕێزەکەم زیو بەرزبوونێکی بە چاوی بینی و ئێستا لەم کاتەیە ئێمە ڕۆژانێک بەڕاستی ئۆنسە 12 بوو ئێستا بۆتە 38 هەتا ڕۆیی یعنی یەک پێشا با بڵێن $300 بوو ئێستا بۆتە 12 وەرەق باشە ینی یەک بە 4 بەرز بۆ تۆزی بەرامبەر بە زێڕش زێر یعنی با بڵێن پێشە ئەگەر کیلویەک بە 3 دەفتەر بوو بێ ئێستا زیاد بووتە 6 دەفتەر و 7 دەفتەر یعنی زیاتر زیوەکە بەرز بۆتەوە. باشە تا چەند خواستی لەسەر لایەن هاوڵاتیانەوە یاخود لە بری زێر بەکاردێنن هاوڵاتیان ئێستا زیو؟ بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە و هەرێمی کوردستانشە بەهۆی با بڵێن وەزعی سیاسی و نەبوونی پارە و شتانە خەڵک زیاتر ڕوو لە زیوەکات هەرزانترە و خەڵکانێکی زۆرش لەم ماوەیە بەڕاستی کیلوی زیویان زۆر دەکڕیانی. باشە تا ئێستا هەبووە بووک و زاوا بێنە ئێرە لە بری ئەوەی زێر بکڕن بەنێمە هاتوین زیو بکڕین هەیە زۆرش ئەو حاڵەتانەمان هەیە و هەشمانە فترەیەک با بڵێن زێریان بۆی کڕێەوە ناچار بووە کە حەزی پێی نەبووە بەڵام دێ زێڕەکەی فرۆشێ و هاتووە زیو بکڕێ زیو زۆرشی کڕیوە بڵێ هەیە شتانە شێشی باشە پێشبینی دەکەی بۆ هاوڵاتیان کە بەکو زیو فرۆشێت لە ئەزمموی خۆدا پێشبینی دەکەی لە ماوەی داهاتوودا زیو گرانتریش ببێتن یاخودە لە هەمان نرخ بمێنێتەوە؟ بە خودا بۆ ئەویان ئەو پرسیارە زۆر قورسە چونکە دەبێت بەرپرسیارم لە قسەگەی خۆم زێر و زیو کەس نازانێ بەرزبوونە و نزمبوونە وەکو خیبرا دەتوانین بڵێن وەکو ئەوەی کە ئەوە ئەزمموی هەمان ناتوانین بڵێن بەرز دەبێتەوە و دائەبەزێ بەڵام وەکو بڵێ چەند ساڵی دیکە بۆ من قورسە و پرسیارە بەڵێ بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینی ناو ئیشەکەی خۆمان بڵێ ڕۆژانە بەرز دەبێتەوە. باشە دەتوانین نمونەیەکم پێ بڵێ کە لە پێشتردا نرخەکەی بە چەند بووە ئێستا چەند بەرامبەر چەند بەرز بووەوە دەڵێ جەناب دەڵێ 4 هێندە بەرامبەر بەرز بووەوە بەنمونە لەو ئەنگوستیلانەی لە پشتەوەیە ئەگەر دانەیەک بینی بزانین لە پێشتر بە چەند بوو ئێستا بە چەند ئەگەر بۆم ڕوون بکەوە. وڵا بەڕێزەکەم ئەم بابەتانەمان هەیە فەیروسمان هەیە بابەتی ئەوانە ئیشی دەستن ڕۆژانی ئەوانەمان با بڵێن گوسلێکمان بە $35 دەکڕی لە با بڵێن لە جوملەیە ئێمان فرۆشتەوە بە $50 بە $55 بەڵام ئێستا نرخەکان لە $100 تێپەڕیوە ئەین لەسەر خۆشمان لە کاتێکە کەمیش دەکڕین وەزبێ دایمەن ئەمە دەبێت 150 کیلۆ 60 کیلۆ بکڕین زۆر بەرز بۆتەوە و خەڵکیش خواستی هەر لەسەرێتی دەبرەوەی وا هەستەکەم کە زیو جێگرێت دەبێتە جێگرەوەی زێر واللهی پیشتێک زەحمەت نییە پێشبینیەوە دەکەی انشاءالله لەوانەیە چکە لە بەرەوەی لەو وڵاتانە بەخۆ دەزانی باشە ئەو لەوانەیە لەبەرەوەی بەخۆت کە زیو فرۆشیان پێشبینیەکان وا دەڵێن کە زیو دەبێتە جێگرەوەی زێر ئەگەر بەراوردێ بکەی هەر لە ڕووی زانستەکە و دیارە لە ڕووی بیرکاریەوە سەری کە زێر وەک پێتم وت کیلۆی بە 3 دەفتەر بۆتە 6 دەفتەر بەڵام ئەگەر بەهاتە خامی زێر و زیو وەک یەک وایە زیو بۆتە 4 هێندە یعنی با بڵێن ئەگەر نمونونەکە وا وەرگین کیلۆیەک ئەگەر بە 3 وەرەقە بووە بە 3 دەفتەر بووایە زیو ئێستا کیلۆی دەبا بە 12 دەفتەر بکرێت.